لەسەرم بابەتەش ئێمە گفتوگوی زیاترەکەین میوانداری ڕاهێنەری مەلەوانیمان کردووە کە خاتوکانیا محەممەدە قسەی زیاتری لەسەر لەگەڵەکەین بزانین چۆن مناڵەکانمان بە شوێکی تەندروست فێری مەلەوانی بکەین. خاتون بەخێر هاتی بانیت باش. بژێت هاژە خان زۆر سپاس بەیانی باش. سپاس بۆ میوانداریتان. زۆر سپاس. هەڵبەت هەمیشە وەرزشوانان وزەیەکی زۆریان پێوەیەکەن ئەبنە میوانی پرۆگرامەکە وزەکە بە منیشە بەخشن خۆشحاڵمەوە. زۆر سپاس. ئێستا کە ئیتر پشووی هاوین دەست پێەکە زۆربەی شوێنەکان دەوراتی تایبەتەکەنەوە بە فێربوونی مەلەوانی وەجگە لەوەش کە هەر خۆی مەلەوانگەکان هەیە ئەو کەسانە یاخود ئەو مناڵانەی کە ئارەزوی مەلەوانیان هەیە سەردانیەکەن و ئەچن بۆەوەی کە فێربنیان بەردەوام بن لەو ئارەزۆی هەیەە. پێت وایە ئەو شوێنانە تەواو گونجاوە بۆ مەلەوانی یاخۆت کەسانی شارەزا هەیە ئێستا لارێمی کوردستانە و بەگشتی ئەم وەرزشە پەرەی باشی پێدراوە؟ بڵێ لە کۆی گشتیەگەر باسی مەلەوانی بکەم چون بەحسی ئاوەیە و لە ئاو هەندێک کێشەی ڤایرۆس و شت زۆر دەگوازێترێتەوە یعنی مەترسی تێدا هەیە بەڵام نەتا ئەو ڕادەیەکەت و پێش منداڵت بگری کە نەکات ئەو ڕاضەی. بەڵام بەعام لە کوردستان ئەمە بەرەو پێشبوون بەڕاستی دەچین ینی ئەگەر ئەمن حیساب بکەم 2014 نەمان بوو مەلەوانگەیەکی ئەو هاکە منداڵێک بەتایبەت ڕەگەزی یعنی ڕەگەزی نێر دیسان لە شوێنی تریش دەتوانێت مەلەوانی بکاو یەک کێشەشی نییە بەڵام بەپێی کولتور و کۆمەلگایمە ئەمەی کچ ئەمەی ڕەگەزی مێ هەندێک مشکلەمانە یان دەبێت شوێنەکە داخراو بێ شوێنەکە قەپات بێ شوێنەکە دوور لە چاو بێت و ئێستا بەپێی ئەوەی کە ئێستا دەبینم زۆر باش بووە و شتێکی ترکە زۆر باش بووە ئایلەکان زۆر باش ڕێگە پێدەدەن و ئەوە بخۆی زۆر جێگە ئەمن تاکیدم تا 4-5 ساڵی دی ئەمە تیمی مەلەوانیمان دەبێ ئی کچان یعنی کچ دەتوانن بەشداری بتوڵێ بکەن هەمانە بەڵام دەگمەنن بە تاک دەژمێردرێ ینی زۆربەی ئەو ژەگەرێتەوە دیستان سەر کللتوریمە ئایلەیمە بابووبرایانیمە کە ئەو شتی پیاو نابینن ئەوم زۆرم پێسەیرە بۆچی ینی ڕاضە هەر ڕاضەیە ینی تو ڕاکردنە تۆپی پێ و مەلەوانی هەموو یەک شتە بابەت بەڵام لەرەیەوەی کە تۆ هۆکارەکەی بۆ چیە گەڕێنی ڕاهێنەر ئەبینیت بۆ نمونە تاسێ کوڕیەت کچێکێت ئەمە لەبەر چییە؟ خێزانەکان بۆ ناهێڵن یاخود ئەو ژینگەیە بۆ لەبار نابێت؟ بەخوای وابزانم لەسەر ئەو باوەڕم کە لیت هێنا ینی چۆن بڵێم مەسلەی مەلەوانی مەسلەی جلکە و زۆر بەسیتە زۆر شتێکی بەسیت و ئاسایی کە یعنی بۆچی دەبێ مەسلەی جلک ئەوەندە گرنگ بێ و بەڕای من دەتوانێت جلکێکی شیاویش لە بەرکاو مەلەوانیش بکات بەڵام کێشەی مەلە و مووقفی ئەوەیە کە جلکی باشی لە بەرنیە بۆ مەسلەی و من دەتوانم بە ملیۆن جلکیان پێ بناسێنم کە زۆر باشە بۆ کچەکانیان کە لە بەریکەن و زۆر لەو جلکەی شیاوترە کە لە دەرێ لە بەری دەکەن و دەتوان بۆ مەلەوانی لە بەرکەن ئەو کاتە کچەکەشی بێبەش نابێت لەو بەدڵنیاییەوە وەرزشەیان هەرچەنە ڕاستە لە سەدەکانی پێشتر لە وڵاتانی زۆر پێشکەوتوش لە فەڕەنسا لە ئەڵمانیا ئەمانە هەر ئافرەت بووینە بۆ مەلە بکات تاو کاتێک کە یەکێک لە خاتوونەکان کە جلی مەلەوانی کردووە زۆر بە خراپ ناوی دەرچووە بەڵام ئێستا بەرەو پێشتوونەکان هاتوو بۆ تۆی کە باشترین بەتەڵەکان خانمانن کەواتە ئێوەی ڕاهێنەر ئەبێ چی بکەن بۆی کە ژینگەیەکی لەبار دروست بکەن بۆی کە هەم کچان مناڵان گەنجان لە هەر تەمەنێکا بووە بەشدار بن لە ئەو وەرزشە کە زۆر ئارەزومەندانەیە کە چێژی زیاتری تایە وەک لە هەر وەرزشێکی دیکە بڵێ هاژە خان سروشتی من ئەخلاقی من نیشان دەدا من چەندەم ئەو وەرزشە چەند جوانە ئەمە زۆربەی کات کە قسان لەگەڵ دەکەم لە شوێنی ئیشەکەم هەتا پێشەکە لە مەکتەب بووم لەگەڵ منداڵان لەگەڵ دایکی منداڵان بووم شەرح دەکردن هۆی هەموو شتێک بە پێناسەدانە ئەمن پێناسەی ئەو شتەی دەدەم و پێناسەی لە ڕوانگەیەکی جوان بەڵام دروست پێناسەی ئەو شتەی دەدەم کە یەکەم شت چەند ئەو مناڵەت مرتەحە خۆی ئەمە ریاضە تا ریاضەمان هەیە هەندێک ریاضە هەیە ڕاکردن مثالان ڕاکردن بێحەد هیلاکت دەکا بێحەد ماندوود دەکا
ساحە و مەدان نفسی شت ئەوانە ڕاضەیەکن کە بێتاقەتت دەکەن بەڵام ئەو دەگەڕێتەوە سەرەوەی کە تو چەندەت حەز لێیە چەندە هەوڵی بۆ دەدەی بەڵام مەلەوانی یەکێک لەوانەیە کە مرەفەحی تێیدا زۆر گەشی یعنی یەکەم هاوڕێتی توێ لەگەڵ ئاوەکە بت برادەرایەتی تویەوە ئەوەی کە تو ئەو ئەحساسەی لە سەر زەوی هەست پێ ناکەی ئەو ئەحساسەی کە لە نێو ئاوە تو لە بینی حەرز و زەوی و ئاسمانی و تو دەتوانی ڕاوەستی وەکو ئەوی کە بۆ یەکەم جار چوبیە مانگ چوبیە دەرەوەی جەوی باشەوی ئەم ئەحساسە خۆشی باسیەکەی کە ئەهوات لێکردین هەمومان حەزمان لێ بێ لە تەمەنی چەنەوە بۆ منداڵەکان پێویست دەکات لە کێو ئەتوانین ئەبینین لە زۆر ڤیدیۆ لە گرتەکانە منداڵ هەر لە دایکە بە هەڵیێنە ئاوەکۆڵن لە بەرەوەی کە منداڵ لە سکی دایکە مەلەوانێکی باشە بخۆی مەلەوانە کاتە ئێمە جورئەتمان هەبێ دایکان جورئەتیان هەبێ منداڵەکان لە چ تەمەنێکەوە بخەنە ئاوە ئەگەر دەڵی منداڵ ینی گەشە لە منداڵ ئەنی منداڵ هۆکاری هەموو شتێکیە لە گچکەیڕە بیدەیە دەستی تەبعەن دەگاتە شوێنێکی و من بە هەموو دایکان لێرە ڕا لەو کامێرایی دەڵێم ڕاضەی بکەنە وەکو نان خواردن بۆ منداڵەکانیان وەکو ئاو خواردن نە تەبلێت وەکو ئاو خواردن و نان خواردن فێریان بکەن فێرکردن زۆر ڕاحەتە باوەڕکە ینی ئەسڵەن سەخت نییە منداڵێکی کە تو بۆ خۆت هێناوتە سەر گۆی زەوی دەتوانی ڕایبێنی چۆن ڕاتهێناوە لەسەر نان خواردنێ چۆن ڕاتهێناوە لەسەر ئاو خواردنێ چۆن ڕاتهێناوە لەسەرەوەی کە دانیشێت فڵام بکات ڕاضەش نەفسی شتە لێرە بۆ ریاضەی هەندێک ریاضە هەنە زۆر قورسن کە وەبزەم تەورێکی زۆر ئەگەر بم هەیە باسی کەم زۆر قورسن بۆ منداڵ ئەگینا شتێک وەک مەلەوانی شتێک وەک ژیمناستیک شتێک وەک ساحە و مەیدان ئەوانە بەڕاستی تەمەنی ناناسێت تەمەنی ناناسێت خاستن مەلەوانی کە دەڵێن منداڵ پێی هەڵ نەگرتووە منداڵ نازانە قسام بکە بەڕای من یەکەش هەموو ئەوانە توانێت فێری مەلەوانی یەک شت هەیە حەجەخەن من بێنم منداڵێکی تەمەن نۆمانگم بدەیە ئەمە دەڵێن نۆمانگ چون خۆی گرتووە ملی گرتووە شل نییە جوان کەڵێ و دەدەستیدا دەتوانی بیگرێ بیهاوێ ناو ئاوێ بەبێەوەی کە خوبتەبعەن ئەوە هیچ گویەکی لە من ناگرێت هیچ قسەیەکی لە من وەرناگرێت بیهاوێ ناو ئاوێ لەگەڵی بە ئۆتۆماتیکی بە فیزیکی بەدەنی بۆ سروشتەی بۆ خۆی گەورە بۆ لە ناو ورگی دایکی بەبێەوەی کە ئاوێ بخواتەوە دەسوڕێتەوە هەناسەش وەردەگرێ پێیەکانی خردەکاتەوە ئەمە بە شێوازێکی سروشتیانە شێوازێکە کە خۆی لە زگی دایکی کردوویەتی زۆر جار دایکانی ئێمە باوکان هەمویان خەمی ئەوەیانە کە کاتێک هەواڵی مەرگە ساتێکە بیستن خنکانەکان زۆرە لە دەریاچە و ڕووبارەکان لەبەرەوە یەکسەر سڵەکەنەوە ئەترسن لەوەی کە منداڵەکان بخەنە ناو ئاوەجە ئەگەر ئی مەسبەحیش بێت ئەمە هۆکاری چیە کە لە ماوەی ڕابردووە بینیومانە چەندین هەواڵی مردن هەبووە لە ناو مەسبەحیشا هەبووە ئەو کاری ئەوم ئەگەر بە کورتی پێ بڵێ وە لە هەفتەی داهاتووش چەندین حاڵەتی مردن هەبووە هەفتەی ڕابردوو کە لە ناو ڕووبار و یاخود دەریاچەکانە مردن هەبووە ئەمە بەهۆی ئەوەیە کە بە شێوەیە ئەزێکی ناتەندروست یان جیاوازی هەیە مەلەکردن لە ناو ئەو شوێنە کراوانە لە ناو مەسبەحیشە گەر بە کورتی وەڵامی هەمویانم بێتەوە سپاس دەکەم هەژەخان ئەمە نەگەر خەبەرێکی و هەواڵێکی ئاوام گوێ لێ دەبێ هەوڵ دەدەم شتەکەی فێر بم بۆی کە ئەمن تووشی و کارە ساتەی نەبم ینی من پێم سەیرە کە تو هەواڵێکی وەختێک دەبینی نەفرێک لە ڕووباری خنکاوە منداڵی خۆم دەژوورێدا ڕناگرم منداڵی خۆم دەنێرم فێر بێت بۆی کە سپێ ڕۆژە ئەمن تووشی و کارە ساتەی نەبم بزەبێت ئەوە یەکەم شت کە لەسەر ئەو شتێ وم پێم سێرە ئەگەر ئەوانە هەواڵی مردنی نەفرێکیان گوێ لێ دەبێت یا بەداخەوە بەداخۆم چەند ناڕەحەتم بۆ هەواڵانە بەڵام ئەگەر گوێم لێ دەبێت منداڵی خۆم بگرم دەماڵێدا و دەژورێدا ڕاگرم نەچێ ناو ئاوی پێداوێنێ بۆچی فێری کە بۆی کە سبەی ڕۆژێ ئەو بتوانێ قوتار کا گیانی نەفرێکی ئەگەر نەیزانی هەل لەو ڕوانگەیەوە چاوی لەکە مەلەوانی لە ڕووبار هەرز و حەسمان لەگەڵ ئەمەز بە فەرقی هەیە یعنی زۆر زۆر جیاوازیە ڕووبار ئاوێکە دەڕوا و ئەتوو بەبێەوەی کە دەست و پێ لێ دەی دەتبا بە پێوی کە دەست و پێ لێ دەی ئەمن هەمیشە دەڵم کاکە یعنی لە مەزبەح دیوارت هەیە لە ڕووبار هیچ شتێک ئەزانی چەند مەترە بزەبێت ئەوە هیچ
شوێنەکە لۆکیشن بۆ تو دیارە بۆ تو پێناسی و لۆکیشنە چەندین جار هاتووی دیتوتە بۆ پشودانێ دیوارت هەیە لەو بەر لەو بەر لەو بەر لەو بەر پشووی دەدەیەوە فڕەکی لێ دەدەی دەست بە دیواری دەگری و ڕات دەگرێ کاکە لە ڕووباری ئەو پشودانە نییە و تو بزانە چەندەت لیاقە هەیە بزانە تاکوێ دەڕۆی قەولوانیت جەنابەت ئەمن دەفعکەی بڵێ بڕۆ بزانم چەندە دەتوانی بڕۆی و لە ناوەندی ڕێ دەپسەی مەلەوانی دەتپسێنێ بزەبێت مەلەوانی قاچکان نییە تحملکەی خێنەکەی ڕاگری مەلەوانی نەفەسا نەهات کاکە هیچ شتێکی لەگەڵ ناکرێت یعنی زۆرم پێسەیرا من لە دەرەوە دامبینم لە سەیرانگە لە هەموو شوێنێک دەفعی یەکتر دەکەن بڕۆ بزانم دەتوانی ئەوەندەیت کۆرە چۆن ئەوەی بە یەکێکی دەڵێ خر چۆن یعنی چۆن دەوێری ئەمن بە سەدان جار پێشم گرتوونە و نەمهێشتونە کاکە بۆ وا دەکەی یعنی چوزانی تاقی ئەو نەفەری چەندەیە هەڵبەت من زۆر پێم خۆشە کە تۆ ئەم هۆشداریە بەخشی کە تکایە مچنە ناو ڕووبار ئەگەر زۆر شارەزانە بن تەواوی یاخود بڵین بابەتەکەمان زۆر پێویستی بەوەیە زیاتر قسەی لەسەر بکەین بەبەتەوە ئەرکی ئێوەی ڕاهێنەرانە سپاس ئێمە خۆشحاڵ بین کە لێرەوە بەشێک لەو زانیاریانەت گەیان دەرفەتی بەرنامەکارە ئەوەندە بوو من سپاسی تۆکەم زۆر خۆشحاڵ بوو میوانی پرۆگرام زۆر سپاس مەمنونم زۆر سپاس بۆ پرۆگرامەکانەکەم سەرچاو